لا چوارەمین یاریەکانی قۆناغی سێمی پاڵاوتنەکانی جامی جیهانی 2026 لە کیشوەری ئاسیا و لە کۆمەڵەی دووەم هەڵبژاردەی عێراق لە شاری یونگینی کۆریای باشوور و لەسەر یاریگای یونگین میرۆ دەبێتە میوانی هەڵبژاردەی کۆریای باشوور. یاریەکە سێشەممە لە کاتژمێر 2 پاش نیوەڕۆ ئەنجام دەدرێت. هەڵبژاردەی عێراق پێنجشەممە دوای تەواوبوونی یاریەکەی بەرامبەر فەڵەستین لە بەسڕەوە گەشتێکی دوور و درێژی بەرەو کۆریای باشوور ئەنجامدا و تەنها سەیەکەی مەشقی ئەنجامداوە. یەکەمیان 8 یاریزان پشودران و تەنها 16 یاریزان بەشدار بوون. یاریەکە بە چاوێکی گرنگەوە سیر دەکرێت چونکە هەردوو هەڵبژاردە خاوەنی 7 خاڵن و دەیانەوێت بەم یاریە ئەرکیان بۆ سەرکەوتن بۆ جامی جیهانی 2026 ئاسانتر بکەن. هەردوو هەڵبژاردە کۆمەڵی گەیرزانیان بەهۆی پێکانەوە لەم یاریەدا دەبڕێن. بە تایبەت کۆریای باشوور سێ یاریزانی ئەستێرەی یاری ناکەن، ئەوانیش هینگ مین سۆنی کاپتن و یاریزانیانەی تۆتنهام ئینگلیزی لەگەڵ هوان هیچان لەیانەی وولڤەرهامپتۆن و جی سۆنگ لەیانەی سوانزی سیتی. لە کۆنگری ڕۆژنامەوانی پێش یاریەکە خیسۆس کاساسی ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق ڕایگەیاند تیپەکەم ئامادەکاریەکی باشی هەیە و یاریەکی زۆر گرنگمان لە بەردەمدایە بۆ هەردوو لە ئاڵنگەری زۆری تێدایە سەرڕای سەختیەکەی. دەرفەتێکی باشە بۆ ئێمە کە ڕکابەری تیپێکی وەک کۆریا بکەین کە بە یەکێک لە تیپە پلەیەکەکانی ئاسیادا دەندرێت. هەروە کاساس وتی ئێستا هەڵبژاردەی کۆریا لە جاران زیاتر ڕێکخراوە وەک ئەوەی من سەیری کۆتا یاریم کرد، ئێستاش لە ڕووی بەرگریەوە ڕێکخراوە و بە شێوەیەکی باشتر فشار دەخەنە سەر یاریگای بەرامبەر. بەگشتی بەهرەیەکی زۆریان هەیە کە هەمیشە وایان لێ دەکات بە تێپەڕبوونی کات باشتر بن. کاساس ئاماژەی بۆش کرد یاریەکی گرینگە، گرنگترین شتیش سێ خاڵەکەیە. ئێمە ڕوبەڕووی بەهێزترین تیپی کۆمەڵەکەمان دەبینەوە، هەر تیپێک سەر بکەوێت خاڵەکان بەدەست دێنن، بەڵام ئەو سێ خاڵە وەک ئاماژەیەک دەمێنێتەوە کە ڕێگاکە لەم پاڵاوتنەدا درێژە و پێویستە تا دوورترین خاڵ بەردەوام بین. سەبارەت بە دیدگای شیکاری کاساس بۆ ئەو کۆمەڵەیە جەختی لەوە کردەوە کۆمەڵەیەکی قورسە. کۆریا زۆرترین چانسی سەرکەوتنی هەیە چونکە ئەوان ئەزمووی سەرکەوتنیان بۆ مۆندیال هەیە. پێ دەچێت ململانە نێوان عێراق و عومان و ئوردن هەبێت وەک چۆن تیپی باشن، بەڵام کۆریا هەنگاوێک باشترە. میرخاس دۆسکی یاریزانی کوردی هەڵبژاردەی عێراقیش لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا قسەی کرد و جەختی لەوە کردەوە ڕوبەڕووی تیپێکی ڕێکخراو دەبنەوە کە خاوەنی چەندین یاریزانی خاوەن لێهاتووی تاکەسین. هەروەها وتی دەزانم یاریزانی پیشەگەری لە ئاستێکی بەرزدا هەیە. میرخاز وتیشی هەوڵ دەدەن گۆڵەکەمان پاک ڕابگرین و هەموو شتێک پێشکەش بکەین کە لە یاریەکەدا هەمانە بۆ ئەوەی بە هەنگاوێکی متمانە بەخۆبوون بەرەو پێشەوە بچین بۆ گەیشتن بە مۆندیال. هەڵبژاردەی عێراق لە ساڵی 2024 12 یاری ئەنجام داوە لەگەڵ خیسۆس کاساسی ڕاهێنەر لە 8 یاری براوە بوونە و لە 2 یاری تووشی شکست هاتوون و لە یاریەکیش یەکسان بوونە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.